بە پێی ئەمار و داتای ڕێکخراوەکان کێشە کۆمەڵایەتیەکان لە کەرکووک زیادی کردووە. ئێستا مەسەلەن ئەوان لە جیاتی لە دام و دەستگاکان بەڕێبەری کۆمەڵی هیوای عێراقی دەڵێت زیاتر لە هۆکارێکەیە کەوای کردووە کێشە کۆمەڵایەتیەکان لە پەرزگای کەرکووک زیاد بکات. دەشڵێ مانگانە زیاتر لە 100 کێشەی کۆمەڵایەتی لە پەرزگاکەدا ڕوودەدات. زۆر جەباس لەواکەین وەزعی ناوشار ڕەنگەداتەوە ناو خێزان ئەمە شوای کردووە کە ئەو حاڵەتانە زیاد بێ ینی نەبوونی هەلی کار کە ئەوە سەرەکیەتی لاوازی بازار گەندەڵی وەزعی ئەمنی ینی بەرقەرار نییە یاسا سەروەر نییە بوونی یاسا بەڕاستی زۆر گرنگە لێرەیە و هەروەها ئێمەش نەبوونی یاسای بەرنگان بوونەوەی توندوتیجی خێزانی کە ئەمە زیاتر لە سێ دەورەی پەرلەمانیە کە باسی لەکەین تا ئێستا ئەو یاسایە ینی ئقرار نەکراوە. بەڕێبەری پۆلیسی کۆمەڵایەتی نایشارێتەوە لە کاتی ڕوودانی کێشە کۆمەڵایەتیەکاندا هاوڵاتیان پەنا بۆ یاسا نابن. دەشڵێ کاتیەوە هاتووە پەنا بۆ یاسا ببرێت. مجال الشرطة المجتمعية في بواری پۆلیسی کۆمەڵایەتی دەچێتە خانەی کارەکانی وەزارەتی ناوخۆی عێراقەوە. ئەرکی ئەمە کۆنتڕۆڵکردنی کێشە کۆمەڵایەتیەکانە کە بەهۆی توندوتیژی خێزانیەوە دروست دەبن. ئێمە ناتوانین هیچ ئامارێک لەباری کێشە کۆمەڵایەتیەکانەوە بخەینە ڕوو. ئەوەی کێشەی سەرەکیە هاوڵاتیان بۆ پەردەپۆشکردنی کێشەکان پەنا بۆ چارەسەری کۆمەڵایەتی دەبن. داواکاری یاسا شوێنی خۆی بگرێت کێشەکان لە ڕێی دەستگاکەی ئێمەوە چارەسەر بکرێن. وتەبێژی پۆلیسی پارێزگای کەرکووکە باس لەوە دەکات نەبوونی یاسای تایبەت بە سزادانی ئەنجامدرانی کێشە کۆمەڵایەتیەکان وای کردووە ڕێو شوێنی پێویست لەگەڵ تاوانبەران نەگیرێتە بەر. هۆکار ئەوەیە قانونێک نەبووە محاسبەیکە یعنی ئەمانە هەر بین هەر فعلێک و هۆکارێکی تایبەتی هەیە. ئێمە وەکو پۆلیسی کەرکووک توانیومانە ڕێگری بگرین لەسەر بەعزێک حاڵەتدا. ئەوش حاڵەتەکان زۆر زەحمەتە یعنی باوکێک کەساوە بە شکەنجەدانی مناڵێکی گەیەنێتەوە لە مستەشفای لە ئەنعاشە. ئێمە بەپێی ئەوەی قانونێک نەبووە توانیمانە پیاوەکە دەستگیرکەین لەسەر مادەی 413 مادەیەکی قانونیە باسی ئەوە کە شەڕ بێ لە ناو دوو نەفەردا نەوەک دەبەر مناڵێکی 2 ساڵان و باوکیە. یەکێک لە وەرکانی لە ئەستۆی پەرلەمانی عێراقدایە دەرچوانی یاسایەکی تایبەتە بە ڕوبەڕووبوونەوەی کێشەی خێزانی. ئەو یاسایی کە لە سوارخولی ڕابردووی پەرلەمانی عێراق دەرنەچووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.